بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. سرتا لخواي پروردگار دەپاڕێنەوە کە خوای گەورە عیبادەت و خواپەرستی هەموو لایەکمانی قبوڵ فەرموو بێت لەو مانگی پیرۆزی ڕەمەزانەدا. خوای گەورە لە گوناه و تاوانی هەموو لایەکمان خۆش بوو بێت و دەپاڕێنەوە کە یەکێک بین لەو کەسانێک کە خوای گەورە لەو مانگی ڕەمەزانەدا لە ئاگر ڕزگاریان دەکات و دەیان خاتە بەر مەغفیرەت و لێخۆشبوونی خۆی. بەڕێزان، لە وانەیەکی تازەی فیقهی ئیسلامیدا بە خزمەتتان دەگەینەوە کە لەو وانەیەدا دەمانەوێت باسی ئەوە بکەین چۆن شتە پیسەکان پاک دەبنەوە و شەرعەن ئەگەر شتێکمان لێ پیس بوو یا شتانەی کە یەکێک لە پیساییەکانیان پێدەکەوێت چۆن پاکیان بکەینەوە. سەرەتا با لە جەستە و جلوبەرگەوە دەست پێ بکەین. ئەگەر جەستەمان پیساییەکی پێکەوت تەوان واجبە بە ئاو بیشۆینەوە و بە هەمان شێوە ئەگەر جلوبەرگیشمان پیساییەکی پێکەوت واجبە بیشۆینەوە. چەند ئاوی پێداکەین ئەوەندە کە پیساییەکە جلەکەوە یا بەجەستەوە شوێنەواری نەما. بەنمونە شوێنێکت خوێنی پێکەوتووە ئەوەندە ئاوی پێ بکەوێت کە خوێنەکە لاچێ سووراییەکەی پێوە نەمێنێتەواوە. جلێکت سوور بووە زەرد بووە بە شتێکی پیس هەر ئەوەندە بیخەیە ناو ئاو یا ئاوی پێدا کاتێک کە جەستەمان یان جلوبەرگمان پیساییەکی پێدەکەوێت گوتمان واجبە بە ئاو پاککەینەوە. چەندە ئاوی پێ بکەوێ باشە بەشی ئەوەندەی کە پیساییەکە شوێنەواری نەمێنێ. ئەی ئەگەر جلێک پیس بوو ئاویشمان پێدا کرد زۆریشمان ئاو پێدا کرد بەڵام شوێنەواری پیساییەکە ڕەنگی پیساییەکە بە نمونە لا نەچوو ئەو کاتە ئەو شوێنەوارە عەفوی لێدراوە نوێژشی پێوە بکەی دروستە و هیچ کێشەیەکی نییە. بۆیە پێست و جلوبەرگ کاتێک کە پیس دەبێ بە یەک جار پاککردنەوە بە یەک جار ئاو پێداکردن تەمان حەڵاڵ دەبێت بۆ ئەوەی نوێژی پێدا بکەین. ئەوە بۆ ئەو پیسیانەی کە دیار نین ڕەنگیان یەوەکو میز بەنمونە، بەڵام ئەو پیساییانەی کە ڕەنگیان هەیە یا بۆنیان هەیە وەکو گوتم دەبێت هەوڵ دەین ڕەنگەکەشی بۆنەکەشی و شوێنەواری پیساییەکەش نەمێنێ هەتا دەسەڵاتمان هەیە. بەڵام ئەگەر شوێنەوارەکەی هەر لا نەچوو بەبێ گومانی شوێنەواریشی بمێنێ مادام لە تواناتدانیە و لا ناچێ نوێژ پێوەکردنی دروستە و جائیزە. وەکو لە ئەسمای کچی ئەبوبەکر خوا لێ ڕازی بێ دەفەرمێت چوومە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گوتمەی پێغەمبەری خوا ئیمە هەمانە لە ئافرەتان دوای پاکبوونەوە لە بێنوێژی جلێکی خوێنی بێنوێژی پێدەکەوێ دەشیشواتەوە شوێنەواری خوێنەکەی هەردەمێنێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی یەکەم جار محاولە بکە ئەگەر خوێنەکە وشک بوو بێتەوە بەدەستی خوێنەکەی جلەکەی بکوشی بۆی خوێنەکەی لێ ببێتەوە. پاشان جلەکەی لە ئاو هەڵبێنە ئەو جار ڕای کوشە وە نوێژی پێوە بکە. هیچ شتێکی دیکەی ناوێت. ئەوەیان بابەتێکی دیکە تەبان هەر لەسەر جلوبەرگەی جلوبەرگی ئافرەتان کە بە زۆری وا هەیە کاتێک حەبای بەخۆدا دەکەن یا جلیان لەبەرە بێگومان دەبێت جلی ئافرەتان درێژ بێت وە سوننەت وایە بکەوێتە عەرز. بێگومانش ئەو عەرزەی کە تۆ بەسەریدا دەڕێی و جلەکەی تۆی لێ دەخشکێ خۆ هەمووی خاوێن نییە. ئەوەش بە حەدیثی صەحیح پێغەمبەر صلی الله علیه وسلم جل کە لەسەر زەوی خشکە هەمیشە ئەوەی دوای خۆی ئەوەی پێش خۆی شەرعەن پاک دەکاتەوە. وەکو کات خۆی کە ئافرەتێک بە ئومو سەلەمەی گوت جلەکانم درێژن
و کاتێکش کە بەسەر زەویدا دەڕۆم بەبێ گومانی دامێنی جلەکانم شتی پیسیان بەردەکەوێ بۆم هەیە چی بکەم؟ طبعا پرسیاری لە پێغمبەر کرد صلی الله عليه وسلم. پێغمبەر فەرمووی یطهره ما بعده، ئەوەی دوای خۆی پاکی دەکاتەوە. بۆیە حەبا ئەگەر لەسەر زەوی خشکا جلت ئەگەر لەسەر زەوی خشکا با بە شوێنی پیسیشدا ڕۆی بێت و شتی پیسیشی لێبوو بێت، نوێش پێوەکردنی حەڵاڵە، دروستە. هەمیشە زەوی ئەوەی دوای خۆی ئەوەی پێش خۆی خاوێن دەکاتەوە. چەندە ڕۆژ بی و چەندە لەسەر زەوی خشکا بێ، گڵی پێوەیە، قوڕی پێوەیە، تەڕ بووە، پیس بووە، هەرچیەکی پێوەیە، مادام بخۆی ڕۆیشتنتەوە و خشکانی لەسەر زەویەوە وەک دەڵێ بەر شوێنی پیسکەوتووە، ئەو جلە نوێژی پێوە دروستە و هیچ خۆماندووکردنێکی ناوێ بۆ ئەوەی هەموو جار بیشۆیەوە یا هەموو جار هەوڵی ئەوە بدەی جلەکەی بگۆڕی. ئەوە بابەتی جەستە و جلوبەرگ. بابەتێکی دیکەمان هەیە زەوی، ئەو شوێنانەی کە پیس دەبن کەی دروستە نوێژیان لێ بکەین یا لەسەریان دانیشین. بێگومان ئەگەر زەوی پیس بوو بە پێداکردنی ئاو خاوێن دەبێتەوە، پاک دەبێتەوە. وەکو ئەبوو هوڕەیرە بۆمان دەگێڕێتەوە، خوا لێ ڕازی بێ، دەفەرمێت جارێکیان ئەعرابیەک هاتە مزگەوتی پێغمبەر صلی الله عليه وسلم، کە معلومە مزگەوتی پێغمبەر ڕاخەری لێ نەبووە وەکوی ئێستا، هەمووی چە و بەرد و گەڵ بووە. دەفەرمێت لە قەراغی مزگەوتی بەپێوە تەبەن میزی کردووە، کەسەکە دەشتەکی بووە، عورفی خۆیان وا بووە، ئاسایی بەپێوە میزیان کردووە. سەحابەکان هەوڵیاندا بچن دووری خەنەوە یا ئازیەتی دەن. پێغمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لێی گەڕێن با میزەکەی تەواوکە لە ناو مزگەوتێدا، بەبێ ئەوەی تووڕە بێ هەڵشاقێ سەرزەنشتی کە. فەرمووی لێی گەڕێن با میزەکەی تەواوکە، کە تەواو بوو فەرمووی بڕۆن دۆلکەیەک ئاو بێنن بە شوێنی میزەکەی داکەن و شوێنەکە پاکە و خاوێنە. بۆیە ئەگەر ئەو شوێنەی کە تۆ دەتەوێت نوێژی لێ بکەی فەرزەن ئەگەر میزی لێکرابوو یان شتێکی پیس لەو پیسایانەی باسمان کرد بەری کەوت بوو، ئاوی لەسەر بڕژێنە، پاکە و خاوێنە. هەتا کاشی و چەمەندۆش کاتێک میزی لەسەر دەکرێت شتێکی پیسی دەکەوێتە سەرێ، بەبێ گومانی واجب نییە بچی بە تایت و سابوون و فاس و ئەنواع و ئەشکال شت بیشۆیەوە. کاشیەک میزی لەسەر کرابوو، چەمەندۆیەک میزی لەسەر کرابوو، یەک قاپ ئاوی پێداکە، میزەکە لەگەڵ ئاوەکەی دەڕوا و پاک دەبێتەوە و خاوێن دەبێتەوە. ئەگەر تەوان پیساییەکە شتی تەڕ بوو، بەڵام ئەگەر شتی وشک بوو، شوێنەواری هەبوو وەکو پیسایی بەنمونە، بێگومان دەبێت پیساییەکە لا ببردرێت و ئەو جار ئاوی پێدا بکرێ. بۆیە ئێمە زۆر جار زۆر شتمان لەسەر خۆمان قورس و گران کردووە. ئەو زەویەی کە میزی لێ دەکرێت یان پیسایی لێ دەکرێت یان شتێکی پیسی بەردەکەوێت، بە دوو شت، بە ئاو پێداکردن یان ئەگەر پیساییەکە دیار بوو پیساییەکەی لابە با شوێنەواری نەمێنێ، بە هەرچیەک لای دەبێت مهمەوە شوێنەواری پیساییەکەی نەمێنێ، شوێنەکە خاوێنە. یان ئەگەر وشک بوویەوە سەر چەمەندۆیەک میزی لێکراوە، وشک دەبێتەوە، هیچ شوێنەواری میزەکەی لێ نامێنێ، بڕۆ نوێژی لێ بکە، نوێژەکە دروستە، هیچ کێشەیەکی تێدا نییە. ئێمە بۆ خۆمان ئەو شتانەمان لەسەر خۆمان قورس کردوون. بۆیە زەویە عەرزە ئەگەر وەک دەڵێ پیسایی دەکەوێتە سەرێ، ئەگەر شلەمەنی بوو وەک دەڵێ وە هەر تەڕ بوو ئاوی بەسەرداکە خاوێن دەبێتەوە. ئەگەر وشک بوویەوە بەڵام لەبەرەوەی شلەمەنیە هیچ شوێنەوارێکی پیساییەکەی نامێنێ، پاکە و نوێژی لەسەر بکە. بەڵام ئەگەر پیساییەکە حەجم و بارمتەی هەبوو یا ڕەنگ و بۆ نوشتی هەبوو، بەبێ گومانی دەبێت حەجم و ڕەنگ و ئەوەی پیساییەکەی لا ببەی، ئەو جارەگەر کرا ئاوی پێداکە یان باوشک بێتەوە، خاوێنە و نوێژی لەسەر بکە، هیچ کێشەیەکی تێدا نییە. بابەتێکی دیکە ئەگەر لە ماڵێتدا یەک لە خواردنەکانت شتێکی پیسی چوویە ناوێ، مشکێک دەمی تێنا،
جرزێک دەمی تێنا یان دابا لەو دابا پیسانەی کە شەرعەن پیسن کەوتە ناوی یان دەمی خستە ناوێ چی لێ بکەی باشە هەمووی فڕەدەی یان تەنها ئەو شوێنەی کە شتە پیسەکەی کەوتۆتە ناوێ بێگومان ئەوەش پرسیار لە پێغەمبەر کراوە صلی الله عليه وسلم کاتی خۆی سەبارەت بە ڕوونی پەی تەوان ڕوونی تۆند کە ئەگەر مشکێکی کەوتە ناوێ چی لێ بکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەلقوها مشکەکەی لێ دەربێنە وما حولها ئەوەی مشکەکەشی پێکەوتووە لیکەوە فەطرحوه دەریکەن ئەجەر وەکولو سەمەنەکم پێغەمبەر فەرموویەتی ڕوونەکەتان بخۆن تەوان بەبێ گومانی ڕوون تەڕیشە ئەی ئەگەر برنج بوو ئەی ئەگەر ئارد بوو تەنها لە قەراقێکی مشکێک دەمی پێکەوت بوو جرجێک دەمی پێکەوت بوو تەوان ئێمە زۆری نەمان دەچین هەموو فەردە ئاردەکەی هەموو تەنەکە برنجەکەی گەرمەکەی دەڕێژین وەجاری واش هەیە سەر و بنی ژوور و کەوەنتەر و شتەکەشی دەبێت بە تایت و سابوون و فاس و ئەنواع و ئەشکال شت بشۆینەوە ئایا شەرع تەکلیفی ئێوەمان لێ دەکات داوای ئێوەمان لێ دەکات بێگومان نەخێر ئەوانە تەبیعەتی بە زەحمەتی خۆمانن و زۆرێکیش لەو خەڵکانێک کە تووشی قەلەق و وەسوەسە و زۆر جار حاڵەتی نەفسی دەبن لەو شت قورسکردنە لەسەر خۆیانەوە توش دەبن کە بەبێ گومانی ئەو شت لە سەر خۆ قورسکردن و لەسەر خۆ زەحمەتکردنە پێویست نییە بۆیە شلە ینی وشکەمەنیەکان کاتێک شتێکی پیسیان بەردەکەوێت تەنها هەر بەعەقڵش بیر بکەینەوە هەروە ئەو شوێنەی کە شتە پیسەکەی پێکەوتووە پیسە فەردەیەک ئارد لە بنەکەی جرجێک تەنها دەمی لێدا و شوێن دەمەکەی دیارە معنای هەیە ئەو سەری فەردە یاردەکەشت پێ پیس بێ هیچ مەنطیق نییە مەسەرەن ڕوونە توندەکان کە هەن ئەگەر تەنها لە سەرەکەیدا تۆزێک پیس بوو مەنطیقە بنی تەنەکەکەش پیس بوو بێت فڕەی دەی بێگومان ئەگەر فڕەتدا ئیسرافت کردووە زیادەڕەویت کردووە و تەبیعەتی خۆتە کە ڕێت نادابی خۆی دەنا شەرع ڕێگەی داوی ئەی ئەگەر شتەکە شلەمەنی بوو طبعا ئەگەر شلەمەنی بوو زۆرینەی عولەما ڕەئیان وایە کە مادام شتی پیسی کەوتۆتە ناوێ ئەگەر شتەکە زۆر بوو بێگومان ینی شلەمەنیەکە کەم بوو پیسیەکە شتێکی گەورە بوو بێگومان ئەو کاتی شلەمەنیەکە هەمووی پیس دەبێت و ئەو کاتە پێویستە هەمووی فڕەدەی بابەتێکی دیکە کە هەرچەندە زۆر ئیشمان پێی نییە بەڵام هەر بیزانین پێستی ئاژەڵە مردارەوە بۆکان طبعا ئاژەڵ کە مردار دەبێتەوە معلومە گۆشتەکەی ناخورێ ئەی پێستەکەی دەکرێت بەکار بهێندرێ جاران کراون بە کوندە کراون بە پێستە پەنیر یان ئێستاشی جاری وا هەیە لە دروستکردنی ئەو پێڵاو و نازانم چی و شتیدا بەکار دەهێنرێن بەڵێ ئاژەڵی ئەو ئاژەڵانەی کە گۆشتیان دەخورێ ئەگەر مردار ببنەوە گوتمان پێشتر تەوان پیس دەبن بەڵام بەچی خاوێن دەبنەوە پێستەکەیان بەچی خاوێن دەبێتەوە بە دیباخ بە زمانی عەرەبی و بە زمانی شەرع و لە کوردەواریدا پێی دەوترێت خۆشکردن بەچی کراوە جاران بە کۆمەڵێک شت نازانم چێتان دەیزانێ ئەو شتانەی جەفت و بەڕوو و مەجموعەیەک شت هەیە بەدار ماز و بەدار بەڕوو ئەوانە لە شاخدا ئەو درەختە سروشتیانە دەیگرن لە دارستانەکاندا هەن هەموویان تێکەڵ کردوون پێیاندا کردوون کە پێیاندا کردوون وەک دەڵێ هەموو چەوری و پیساییەکی زیادی لە پێستەکەی کردوتەوە پێستەکەی بە سافی هێشتۆتەوە جا ئەو ئەگەر ئەوەمان دەستکەوت ئەگەر دەستمان نەکەوت ئێستا دا و دەرمانی دیکە هەن پێم وابێ بۆ شتانە بەکار دەهێنرێن پێیداکە گرنگەوەیە چەورایەتیەکەی پێوە نەمێنێ هەر مادەیەکت پێدا کرد ئەو چەورایەتیەی لەسەرەتی با ئاژەڵەکە مرداریش بوو بێتەوە تەوان مرداریش نەبوو بێتەوە هەر دەبێت بەو شێوەی خۆش بکرێت و پاک بکرێتەوە ئەو جار پەنیری تێ بکرێ یا بکرێتە مەشکە یان ئاوی تێ بکرێ یان ئەوەی کە بەکار هێنراوە کاتی خۆی و مرداریش نەبوو بێتەوە هەر دەبێت بەو شێوازە حازر بکرێ بەڵام ئەگەر مرداریش بوو بێتەوە فەرزەن ئەگەر پێستەکە بەو شێوازە خۆش کراوت ئەو چەورایی کە بە پێستەکەیەوە هەیە هەمووی ڕاماڵدراو پێستەکە بە سافی مایەوە ئەو پێستەیە هەر خواردنێکی تێ بکرێت هەر خواردنەوەیەکی تێ بکرێت خاوێنە و پاکە و شەرعەن هیچ کێشەیەکی نییە
بابەتێکی دیکە ئاوێنێک یان چەقوویەک یان شمشێرێک یان نینۆک کە وەکو ئێسقیە یان ئێسقانێک یان شوشەیەک یان قاپێکی ینی فافۆنە ستیلە هەر ئەوانەی ئێستا هەنە ئەگەر پیس بوو بەچی دەکرێت پاچیکەینەوە بێگومان جگە لە شوتن کە ئەوانە دەکرێت بە ئاویش خاوێن بکرێنەوە بە ئاو بشوردرێن بەڵام ئەگەر ئاوت بەکار نەهێنا یان ئاوت دەست نەکەوت یا هەر نەدویست ئاو بەکاربێنی دەکرێت بە مەسیحکردن بەسڕینەوە بەچی دەیسڕیەوە کاتی خۆی شمشێر و چەقوشتیان بە گڵی سریوەتەوە بۆ معلوماتان هەر بە گڵی سڕی و یاتانەوە شەمشێر خوێنی بەشەری پێوە بۆ خوێنی پیسی پێوە بە هەر بە گڵیان داهێناوە خوێنەکەیان لێ کردوتەوە حەدیث صحیح پێغمبەر صلی الله علیه وسلم سەحابە نوێژیان پێوە کردووە کە نوێژیان پێوە کرد یعنی پاکە چەقوێک خوێنی ئاژەڵێکی پێسەر بڕدراوە خوێنی پێکەوتووە دوان خوێن پیسە بەڵام وەرە بە کلێنکسێک بە پەڕۆیەک چەقوەکە کێردەکە بسترەوە خاوێنە شەرعەن بڕۆ ئەو کاتە گۆشتی پێوەرد کرا یان هەر ئیشێکی پێدەکەی دروستە و حەڵاڵە و هیچ کێشەیەکی نییە بۆیە ئەو ئاسن و شوشە و مادانەی کە وەک دەڵێ شتی پیسیان پێدەکەوێت کە قابلی ئەوەن بەسڕینەوە بەوەی کە لە زەوی بخشکێندرێن یان پەڕۆیەکیان پێدا بهێندرێ پاک ببنەوە بە مجەڕەدی ئەوەی کە پەڕۆیان پێدا دەهێندرێت و شوێنەواری پیساییەکەیان پێوە نامێنێ حەڵاڵە شتیان تێکەی شتیان تێدا بخۆی شتیان تێدا بخۆیەوە یان پێت بنن نوێژیانەوە پێ بکەی خاڵێکی دیکە ئەگەر پێڵاو طبعا معلومە نعل کاتێک کە لە پێی دەکەین پێی دەڕۆی بە ئەنواع شوێنەوە ئەگەر پیسایی پێکەوت مەرجە ئیلا بیشۆیەوە کە هەمووتان دەبێ دەزانن یا دەبێ بزانن طبعا ئەگەر ئێستا مزگەوتەکانی ئێمە فەرشی تێدا نا سنت بێ بە پێڵاوە پسیە سەر فەرشەکانەوە ئەوە نا بەڵام مزگەوتی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچیان ڕاخەریان تێدا نەبوون هەموویان چەو و گڵ و لم و شت بوون سەحابە عادەتیان وابووە و پێغەمبەر خۆیشی بە نەعل و پێڵاوەوە هاتۆتە مزگەوت و بە نەعل و پێڵاوەکانیشیانەوە نوێژیان کردووە هیچ ئیشکال و گومانێکی تێدا نییە بەڵام ئەوە یعنی ئەوە نا سنەتە ئێستا تۆ پێڵاوەکەت و نەعلەکەت لە پێکەی و بە نەعل و پێڵاوەوە نا ئێمە دەڵێن واجب نییە داینەی و ئەگەر دادنەنا نوێژەکەت دروستە چونکە پێغمبەر صلی الله علیه وسلم لە ناو ماڵی خۆیدا بە پێڵاوە نوێژی نەکردو بۆ چونکە ڕاخەری لێ بووە نەچۆتەوە ماڵی خۆی بە نەعلەوە بۆ چونکە ڕاخەری لێ بووە بەڵام مزگەوت ڕاخەری لێ نەبووە بۆیە لە شوێنێک کە ڕاخەری لێ نەبێ لە شوێنێک کە بەرماڵی لێ نەبێ سەر چەمەنتۆیە سەر کاشیە لەو دەشت و بیابانانەیە کە نەعل لەبەرە پێڵاوت لەبەرە بەڵێ دروستە نوێژی پێوە بکەی ئەی چۆن بزانم نەعلەکەم پیسە یا خاوێنە حەدیثی صحیح پێغمبەرە صلی الله علیه وسلم پێغمبەری خوا بە سەحابەکانی دەگوت ئەگەر چوونە مزگەوت پێشەوەی بچنە ژوورێ سەیری بنی پێی نەعلەکانتان کەن ئەگەر پیسایی پێوە بوو پیسایی بە معنای کەلیمە پیسایی طبعا دەنا ئەوەی ئێمە بە پیسی دەزانین ئێستا هەر منداڵێک بە نەعلەوە بچێتە حەوشەیەک کە ڕوونی لێ هەڵگریەوە خاوێنە جاری وایە بێتە سەر فەرشەکەی لەوانەیە پێی کێشی لەوانەیە لی تووڕەبی لەوانەیە لی دەی دەڵێ فەرشەکەت پیس کرد ئەسڵەن ئەوە هەر پیس نین ئەوە هەر پیس نین بە زەویەکیدا دەڕۆی بەسەر گڵێکیدا دەڕۆی هیچ پیساییەکی لێ نییە نەتبینیوە کەس میزی لێ بکە کەس پیسایی لێ بکە ئەسڵەن ئەو شوێنە هەر پیس نییە بڕۆ نوێژی لێ بکە بڕۆ لە سەری دانیشە بەسەریدا بڕۆ بەڵام ئەگەر نەعلەکەت پێڵاوەکەت پیساییشی پێوە بوو پیسایی بە معنای کەلیمە پیسایی پاشەڕۆی مرۆڤ یا ئاژەڵەکانی پێوە بوو پێغمبەر دەفەرمێ ئەگەر هیچی پێوە نەبوو ئەوە هیچ بڕۆ نوێژی پێوە بکە ئەگەر پێیوە بوو بە زەویدا بیخشکێنە هەر کاتێک شوێنەواری پیساییەکەی بە نەعلەکەتەوە نەما بەس بە لێخشاندنی گڵ یا بەرد یا جیا ئەو پێڵاوە ئەو نەعلە پاکە خاوێنە نوێژی پێوە بکە هیچ ئیشکالێک لە پاکێتیدا نییە بەو معنای کە دروستە نوێژی پێوە بکەی و نوێژەکەشت
قبوڵە و تەبعاً هیچ گومانێک هەڵ ناگرێ. کۆمەڵێک ملاحەزە هەر لەسەر مەسەلەی پاک و خاوێنی کە زەڕوورمە یعنی پێویستمان پێیان دەبێ بیان زانین. یەکەمیان ئەو شوێنەی کە جلتی لەسەر هەڵدەخەی، پەتێکە یان دیوارێکە دەزانی تەوان هیچ جەگەر پەتەکە پیس نەبێ و هەر پیس نییە لە خۆڕا پێز نێ پسیایی پێداکەی و بیشەوێ دیوارێک دڵنیای لەوەی یەک بەشەر بەلای دانەچوە تەنها هێندێک تۆزی لێ نیشتووە کاتێک فەرشی لەسەر هەڵدەخەی زەڕوور نییە بچی بە تایت و سابوونی بیشەوە جا فەرشەکەی بخەیە سەرێ. ئێمە باسی ئەوەی دەکەین دیوارێک میزی پێداکراوە، پەتێک کە تۆ دەتەوێت جلی لەسەر هەڵخەی، شوێنێک دەتەوێت جل فەرش ڕاخەری لەسەر هەڵخەی بەتەڕی، یەقینت هەیە وەختێک پیس بووە بەڵام وشک بۆتەوە شوێنەواری پیساییەکەی نەماوە بەهۆی خۆر یا بەهۆی باوە، شەرعەن ئەو شوێنە بە پاک حیساب دەکرێت، پێویستی بە شوتنەوە نییە جلەکە تیبخەت سەرێ. با پێشتریش پیس بوو بێ بانتان وشک بۆتەوە، با پێشتر میزی پێداکرا بێ پیسایی پێداکرا بێ، مادام شوێنەواری پیساییەکەی نەماوە فەرشەکە جلەکە ڕاخەرەکەی لەسەر خەڵخە و ئەو جلە خاوێنە و پاکە و بەوە پیس نابێت کە پێشتر زەمنێک پیس بووە مادام وشک بۆتەوە پاک بۆتەوە. ئەوە خاڵی یەکە. خاڵی دووهەم، ئەگەر بە شوێنێکدا ڕۆیشتی بە جێگەدایەکدا ڕۆیشتی لە ناکە ئاوێک بەسەر سەرتدا بەربوویەوە، بەسەرت کەوت بە جلت کەوت، ئایا ئەو ئاوە بە خاوێنی حسابکەین یا بە پیس؟ بێگومان شەرع پێمان دەڵێ ئاوڕی لێمەدەوە، پرسیاری لێمەکە وا حسابکە کە ئەو ئاوە پاکە و خاوێنە. ئەگەر فەرزەن کەسێکیش لە سەربانی ڕامیزی بەسەردا کردووی ئاو و قوڕای بەسەردا هەڵڕشتوێ، مادام تۆ بە دوای داناسی و وەک دەڵی ور نابیەوە لێ و پرسیار ناکەی، ئەو جلت ئەو جەستێت پاکە و خاوێنە، هیچ پێویستی بە گەڕان و بەدباداچوون نییە بە هیچ شێوەیەکی. خاڵێکی دیکە، ئەگەر ئینسان لە چویە ماڵێکی بەنمونە لە شوێنێک دانیشتی هەستای جلەکەت هەڕە، پێویست دەکا بچی بە ساحیب ماڵەکەی بڵێ ئەرێ ئەو فەرشە بەچی تەڕ بوو، منداڵ میزی لێ کرد بوو یا پیسایی بوو یا ئاو بوو، یان بچی بۆنی کەی تاخوا بزانی بۆنی چی لێ دێ، بۆنی میزی لێ دێ یا بۆنی هیچی لێ نایە. لە شوێنێک دانیشتووی یا لە شوێنێک وەک دەڵێ تەڕایەتێکت پێکەوتووە نازانی ئەو تەڕایەتێ چییە، شەرعەن ئەوشیان پێویست ناکە بە دوای کەوی، هەر لە ڕای خۆتەوە بڕیاردە کە ئەو شتەی کە تۆ لەسەری دانیشتووی، ئەوەی کە جلەکەی تۆی تەڕ کردووە، ئەوەی کە جەستەکەی تۆی تەڕ کردووە شتێکی پاکە و شتێکی خاوێنە، مادام نەدیوە لە پێشچاوی تۆ کەسێک میزی لێوە بکە، مادام کەسێک پێشتر پێی نەگوتووی ئەو شوێنە تەڕە لێی دامەنیشە لەبەرەوەی فڵان کەس میزی لێ کردووە، پێویست ناکە بە هیچ شێوەیەکی بە دوای دابچی وە بۆنیکەی لە خۆتی قورسکەی و بە زەحمەتیکەی بە دوای دامەچ و حسابی خاوێنی بۆ بکە و حسابی پاکێتی بۆ بکە و نوێژی پێوە بۆ بکە و مەی گۆڕە و مەشیشە. خاڵێکی دیکە کە ئەو پڕشکانەی کە لە کاتی باراناندا لە زستانان یا لە وەرزی باراندا پێمان دەکەوە، تەبعاً هیچ کەس نییە بە بارانەی یان ئەو کاتانەی کە عەرز تەڕە بچێتە دەرێ و پڕشکی پێ نەکەوت. تەبعاً ئەگەر شوێنەکە شوێنێکی پاک بێت ئەو گومانی تێدانی هەر بۆ خۆی پاکە هیچ بنەتی تێدا نییە، بەڵام دڵنیای ئەو شوێنەی کە تۆ پێیدا دەڕۆی پیسە، بەڵام زستانە هەمووی تەڕە، بتەوێ نەتەوێ هێندێک لە پڕشکەکانت پێ دەکەون دەزانێت پڕشکەکانیش پیسن. بەرمولە لە لادەیەک جاری وا هەیە هەر کوچە و کۆڵانێک پێیدا دەڕۆی لەوانێ زبڵ و ڕیخ و پاشماوەی ئاژەڵەکانی لێیە، خاوێن نییە بەڵام زستانە هەمووی تەڕە، ناتوانی خۆتی لێ بپارێزی. ئەو پشکانەش کە لە شوێنە پیسەکانەوە وەکو گوتم ئەگەر لە شوێنی پاکەوە پێت کەوتن هەر بنەتی تێدانی بۆ خۆی خاوێنە لەو دەشتەی بڕۆ حەزەکەی خۆت لەناو قوڕێ هەڵبێنە، دەزانی هیچی بەسەردا نەڕۆیشتووە، کەس میز و پیسایی لێ نەکردووە، بە هەموو لەشت ببێتە قوڕ، قوڕی دەشتێ قوڕی شوێنی پاک بۆ خۆی قوڕ پیس نییە، قوڕ خاوێنە. بەڵام ئێمە باسی شوێنێک دەکەین شوێنەکە پیسە، لەوانەیە پیسایشی لێبێ، میزی بەشەرەکان و ئاژەڵەکان و ڕیق و قشپل و شتیشی لێبێ، لەناو ئەوانەوە پڕشک هەڵدەستن بەرجەستە دەکەون یا بەرجل و بەرگت دەکەون،
لە وەرزی بارانبارین و یا لە وەرزانەیدا کە ناتوانانی خۆتیان لێ بپارێزی ئەو پڕشکانە با پیسیش بن عەفویان لێ دراوە چاوپۆشیان لێکراوە پێویستیان بە شوتنەوە نییە پێویستیان بە خۆپاراستن نییە نوێژی پێوە بکە و نوێژەکەت هیچ گومان و هیچ ئیشکالێکی تێدا نییە. خاڵێکی دیکە ئەگەر کەسێک نوێژێکی کرد بەڵام دوای ئەوەی کە لە نوێژ بوویەوە بیری کەوتەوە کە نوێژەکەی بەجلێکەوە کردووە کە پیسە ئەو حاڵەتانە دروست دەبن مەکسیەکەت لچکەکەت جلەکانی ژێرەوەت پیس بوون بەڵام چووی نوێژێکت پێوە کردووە لە کاتی نوێژەکەتدا کە دادبەستووە لە بیرت نەبووە ئەو جلەی لەبەرتە پیسە یان جاری وهەیە لە بیریشتە بەڵام لە شوێنێکی ناتوانی جلەکەت دانەی ناتوانی جلەکەت بگۆڕی نوێژەکەت بکە وە دووبارەکردنەوەشی ناوێ نوێژەکەشت دروستە. زۆر لە خەڵکی وە بەتایبەتی خوشکان جاری وایە لە جێگایەک لە شوێنێک گومانیان لە جلەکەیان بۆ دروست دەبێ جاری وهەیە نوێژەکەی دەچوێنن لەبەر خاتری ئەوەی کە بە جلە پیسەکەی بە حسابی خۆیان کە بێ نوێژی پێوە نەکەن کە ئەوە هەڵەیە. ئەگەر نوێژێکت کرد بە جلێکی پیسەوە نەتزانی بوو نوێژەکەت دروستە دووبارەشی مەکەوە یان جاری وهەیە دەزانی جلەکەت پیسە بەڵام شوێن نییە خۆتی لێ بگۆڕی یا جلت پێ نییە خۆتی لێ بگۆڕی یا شوێنەکەت بە کەڵکی ئەوەی نایە خۆتی لێ بگۆڕی نوێژەکەتی پێوە بکە نوێژەکەت دروستە و کەی بۆت کرا جلە پیسەکەی بگۆڕە ئەو کاتەی کە مەجالت نەبووە بۆت نەکراوە بیگۆڕی یا لە بیرت نەبووە هیچ ئیشکالێکی تێدا نییە. خاڵێکی دیکە ئەگەر جلێک لچکێک بە نمونە یان مەکسیەکت دەزانی لایەکیانی پیسایی یا میزی پێکەوتووە بەڵام دوایە وشک دەبێتەوە بە نمونە نازانی کام شوێنەیانە پیسایی یا میزەکەی پێکەوتووە تەوان دەبێ بچی هەموو جلەکەی بشۆیەوە لایەکی جلەکەت پیسە تەوان ئەگەر تەڕایەتەکەی دیاربێ شوێنەوارەکەی دیاربێ تەنها واجبە بچی شوێنی پیساییەکەی بشۆیەوە بەس ئەگەر شوێنەکەت لێ بزر بوو تەوان ئەو کاتە بۆی تووشی گومان نەبی دەچی هەموو جلەکەی بەیەکەوە دەشۆیەوە. خاڵێکی دیکە ئەگەر لە ناو جلەکانتدا دەتزانی تەنها یەکێکیان پیسە هەمویان پیس نین بە نمونە سێ مەکسیت هەیە دەزانی یەک لە سێ مەکسیەکانت پیس بووە بەڵام لەبیرت چۆتەوە کامیانە چ دەکەی دەچی هەرسێکیان دەشۆیەوە واجب بپسی هەرسێکیان بشۆیەوە بێگومان نەخێر لەو سێیانە بە گومانی خۆت یەکێکیان بە پیس دابنێ لای بە ئەوەکانی دیکە نوێژە بکە یان بە گومانی خۆت یەکێکی بە پاک حیساب کە بیهێنە دەرێ بەوی نوێژەکەت بکە ئەوەکەی دیکە بە پیس دانێ بۆیە ئەگەر لە لچکە لە مەکسیە لە قاتە لە هەر جلوبەرگێکە کە گومانت هەبوو نەک گومان یعنی یەقینت هەیە یەکێکیان پیسە بەڵام دواتر لێت تێک هەڵدەبی نازانی کامیان پیسەکەیە وەک دەڵێ بە گومانی خۆت یەکێکیان تەنها بە پیس دانێ فەرزەن ئەگەر واز دەرنەچوو خۆ هەر ئەوەندە تەکلیفەی لێ کردووی ئەوی لەگەڵ پیسەکان دانێ ما باقیەکەی دەکە بە پاک حیساب بکە و نوێژیان پێوە بکە و نوێژەکە دروستن و هیچ ئیشکالێکیشی تێدا نییە. ئەوە دەرسی ئەمڕۆمان بوو پشتیوان بەخوای پەروەردیگار لە دەرسەکانی داهاتوودا لەسەر بابەتەکانی دیکە بەردەوام دەبین. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.